سیاست بەشی ئەوە جوانی تایە کە بیگوێزینەوە بۆ دین. بوێرم تعمیمێ بکەم گشتگیریەک بکەم ئەتوانم بڵێم یەکێک لەو کێشانەی کە ئەمڕۆ دین لە کۆمەلگای ئێمەدا لە زۆر ئاستا بەدەستیەوە ئەناڵێنێت بریتە لە کاڵبوونەوە و لاوازبوون و لە دەستدانی ئەو ڕەهەندە ڕۆحانی کە دین هێتی. چۆن ئەم بکەرە دینیە بدۆزینەوە کە هەوڵێک ڕیفۆرممان بۆ با لە ناو دین خۆیان؟ پێویستمان بە دیالۆژێکی قوڵی دین هەیە لەگەڵ نادینە، لەگەڵ سەرجەم و شێوازانەی تریبوونی کۆمەڵایەتی و بوونی ئینسانی کە دینینی. دوورخستنەوەی ئۆتۆماتیکی دین لە سیاست و لە دەوڵەتداری یان پاراستن و دەستگرتن بەو دینداریە میلی کە جەنابەت ناوە دینداری میلی. ڕەنگە کۆمەڵێ بەکەری دینی ناچار بکەن بیر لە ڕیفۆرمکردنی کایەدینیەکە بکەنەوە. چاوپێکەوتن لەگەڵ نووسەر و ڕووناکبیر دکتۆر مەریوان وریاقانە بەشی یەکەم شەوی یەکشەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.